توندبوونەوەی گوشارەکان بەربە پەرەسەندنی ناڕزایەتیەکان ناگرێت. سەرانی کۆماری ئیسلامی لەم ڕۆژانەی نزیکبوونەوە لە ساڵگەردی قەتڵی حکوومەتی ژینا ئەمێنی و دەستپێکی یاخێزی ژنجیان ئازادی، گرتن، ئیعدام لەوانەیە ئیعدام بە بەرچاوی خەڵکەوە، کوشتن لە ژێر ئەشکەنجەدا، بانکردن و هەڕەشەکانی زیاتر کردووە. ئەوان وێڕایگۆڕینی سەرجەم فەرماندە سەرەکیەکانی سوپای پاسداران لە کوردستان دژ بە خەڵکی ناڕازی و تێکۆشەری ئەم ناوچەیە ئاستی وەحشیگەری لە زیندانەکان و لە دەرەوەی زیندانیان بردووەتە سەرەوە. دادسەرایەک لە بۆکان ڕۆژی 22 مانگی پوشبەر ئەحزاریەیەکیان بۆ 54 وەکیل ناردووەکە پێشتر ڕاگەیاندنیان بۆ پشتیوانی لە بنەماڵەی ژینا ئەمینی بڵاو کردووەوە. هەر لەو ڕۆژەدا شیرین حسێنپور، فەریبا حسێنپور، شیما حسێنپور، شەهروز حسێنپور و ڕەحمان ئیسماعیلی 5 کەس لە بنەماڵەی ئازاد حسێنپوری یەکێک لە گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لەلایەن ئیدارەی دەسەڵاتی مەهابادەوە بانکراون و لێپرسینەوەیان لەگەڵ کراوە. لەم ڕۆژانەدا چوار کچی تازەلاو لە ڕەشت تەنیا لە بەرڕەخسین بە پرچی پەرێشانەوە گیراون. عەلی ڕۆحی باوکی حەمید ڕەزا ڕۆحی یەکێک لە گیانبەختکردوانی یاخێزی شۆڕژگەرانەی ژینا لە تاران ڕۆژی 20 مانگی پوشبەر بەهۆی بڵاوکردنەوەی بانگەواز بۆ بەڕێوەبردنی مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ڕۆڵەکەیان دادگای کرا. ڕۆژەکانی 18 تا 20 مانگی پوشبەر لانی کەم 12 شارۆمەند و چالاکی کورد دەست بەسەر کراون. هەر لەم ڕۆژەدا چەندین کەس بە بەرچاوی خەڵکەوە لە زیندانەکاندا لە سێدارە دراون و دوو تێکۆشەری خۆڕاگر بە ناوەکانی پەیمان گەڵوانی خەڵکی مەهاباد و موسا ئیسماعیلی خەڵکی پەستۆی پیرانشار لەلایەن جەلادانی زیندانی ورمێوە لە ژێر ئەشکەنجەندا گیانیان لەدەستا. ڕاستە لەم ڕۆژانەدا کە ڕژیم هۆڵ ئەدات بە خەیاڵی خاوی خۆی کۆمەڵگا تووشی تەرس و وەحشەت بکات، ئێران بووەتە لانکەی خەبات و ناڕزایەتی. خەبات و ناڕزایەتی ئەوەندە زیادی کردووەکە لێرەدا تەنیا دەتوانین ئاماژە بە چەند نمونە لە خەبات و ناڕزایەتی لەم هەفتەی دوایدا بکەین. ڕۆژی 22 مانگی پوشبەر کۆمەڵێک لە کارمەندانی نەخۆشخانەی میلادی تاران سەبارەت بە بێتەوەجۆهی کاربەدەستان بۆ فراهەمکردنی ئیمکاناتی دەرمانی بە خۆڕایی بۆ کەسانی ژێرچەتری سازمانی دابینکردنی کۆمەڵایەتی ناڕزایەتیان دەربڕی. هەر لەو ڕۆژەدا هەڵسوڕاوانی خوێندکاری زانکۆی لە ناڕزایەتی بە قبوڵکردنی هێزەکانی هەشتی شعبی وەک خوێندکار بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک وتیان پاشەکشە ناکەین، دەست لەسەر دەستدانانین و ئیجازەتان پێنادەین دەست بکەن بەلادان و ڕەتکردنەوەی بەرابەری خوازان و ئازادی خوازان. خانەنشینانی کرێکاری وەک چوارشەمەکانی ڕابردوو ڕۆژی 21 مانگی پوشبەڕیش لە شارەکانی کرماشان، تاران، ئیسفەهان، ئەردەبیل و یەزد بە بەرپاکردنی کۆبوونەوە سەبارەت بە بارودۆخی خراپی بەڕێچوونیان و دەستە بەرنەبوونی داخوازیەکانیان ناڕزایەتیان پیشاندا. ژمارەێک لە کارمەندان و پێرسۆنەلی شرکەتی پۆلیمیری ئالیا ساسۆلی بوشێر ڕۆژی 21 مانگی پوشبەر بۆ چەندومین جار دەستیان لە کار کێشایەوە. ئەوان خوازیاری 7 مانگ حقوقی دواخرا و زیادکرانی حقوق و باشتربوونی بارودۆخی پیشەی خۆیان بوون. لەسەر بنەمای ئەو راپۆرتانەی هاتوون ڕۆژی 20 مانگی پوشبەر کۆمەڵێک لە خانەنشینانی کشوەری لە شارەکانی وەک یەزد، کرماشان، کەرەج، سنە، ئەردەبیل و مەمەسەنی ئوستانی فارس بە دوای بانگەوازی لە پێشێدا بڵاوکراوە و لە ناڕزایەتی بە دەستەبەرنەبوونی داخوازیەکانیان لە بەردەم سندوقی خانەنشینی شوێنی خۆیان بۆ بردنە سەرێ حقوق و مەزایەکانیان دەستیاندایە بەڕێوەبردننی کۆبوونەوە. ڕۆژی 19 مانگی پوشبەر ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئۆستانی مازەندەران لە ناڕزایەتی بە کەمبوونی ئارد بۆ دروستکردنی نان، خەڵک و مسافرەکان لە بەردەم نانواییەکان دەستیاندایە بەڕێوەبردننی کۆبوونەوەی ناڕزایەتی.
ڕۆژی دووشەممە 19 مانگی پوشبەر ژمارەیەکی زۆر لە خاننشینانی مخابرات لە شارە جۆراوجۆرەکانی ئێران لە ناڕزایەتی بە بەکردەوە دەرنەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. لەسەر بنەمای ئەو راپۆرتانەی بڵاوبوونەتەوە ڕۆژی 19 مانگی پوشبەر کۆمەڵێک لە خەڵکی زاهدان لە سیستان و بەلوچستان وێڕای دروستکردنی ڕیزی دوور و درێژ لە بەردەم ئیدارەی ئاو و ئاوەڕۆ و ئیدارەی بەرق سەبارەت بە کەمبوونی ئاو ناڕزایەتیان پیشاندا. ڕۆژی 18 مانگی پوشبەر ژمارەیەک لە کرێکارانی لەسەرکار لە شرکەتی ODCC هەڵکەوتوو لە پێترۆشیمی گەجساران لە شوێنی کارەکەیان دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. کرێکارەکان لە پاڵ باقی داخوازیەکانیان خوازیاری ڕوونبوونەوەی چارەنووس و بارودۆخی پیشەی خۆیان، زیادبوونی حەقدەستەکانیان، کەمبوونەوەی سەعاتی کاری و هەروەها ئیجرای تەرخی تەبەقەبەندی پیشەی بوون. بەیانی ڕۆژی 17 مانگی پوشبەر کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانی ئەرکان سالسی وەزارەتی نەوت بە بەڕێوەبردننی کۆبوونەوەیەک لە بەردەم نیهادی سەرۆکۆماری خوازیاری پەیگیری بابەتی پەیمانکاران لە وەزارەتی نەوتدا بوون. بە وتەی کرێکارانی ئەرکان سالس نزیک بە 105,000 کەس بە شێوەی شرکەتی لە شرکەتە دەوڵەتیەکانی سەر بە وەزارەتی نەوت لە شرکەتەکانی گاز، نەوت، پاڵاوتن و بڵاوکردنەوە و بەرهەمهێنانی بەرهەمە نەوتەکاندا کار دەکەن کە داخوازی هەمویان دەرکرانی شرکەتە پەیمانکاریەکانە و بەستنی قەراردادی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی نەوت. شارۆمەندانی زاهدان ڕۆژی هەینی 16 مانگی پوشبەر لە ڕێپەیوانی ناڕزایەتی خۆیاندا هەروەها خوازیاری ئازادی زیندانیانی سیاسی لەوانە عەباس دۆریس و توماج ساڵحی بوون. ئەوان هەروەها بە بەدەستەوەگرتنی پلاکاردی مردن بۆ خامنەئی دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێتیان وتەوە. ئەم ناڕزایەتیانە لە ناوڕۆکی ڕاستەقینەی خۆیدا گۆڕەپانێکی گیانەکراون لە شۆڕشی ژنجیان ئازادی و لەوەوە هێز وەردەگرن. شۆڕشێکە بەرۆکی کۆماری ئیسلامی تا ڕووخاندنی شۆڕشگەرانەی ئەم ڕژیمە بەرنادات.